شێوازی ژیانی ئەو کەسانی کە بیانین و لە کوردستان نیشەجێن و ئێستا کوردستان بۆتە شوێنێکی ئارام بوویان و بۆتە بژێوی ژیان و هەم ئەو کار و پیشانی کە هەیەە لێرەدا بەسەری دەبن. ئەمڕۆ باس لە مۆدیل یان باس لە ژیانی تایبەتی کەسێک دەکەین خاتونێک دەکەین کە لە کوردستانەوە ئێستا پێمە بێدایک و باوکیشی هەر لە ئەمریکاوە هاتون و سەردانیشی دەکەن و هاتوونەتەوە بۆ لای بۆ خۆی لە کوردستانەژی بەڵام چەند ڕەهەندێکی هەیە کارەکانی هەم لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان گرچەی ڤیددیۆیی فێربوونی زمانی ئینگلیزی یان فێربوونی زمانی ئاماژە بۆ نابیست بڵاو دەکاتەوە. دیارە بێگومان هاوکاریشی هەیە هاوڕێ هەیە بە یەکەوە ڤیددیۆکانیشان هاوبەشی هەیە ئەویش خات و هاناهۆتە کە بەڕێزیان هاوڵاتیە بریشی و شارەزان لە زمانی نابیستە. زۆر زۆر بەخێر بێ خات و هانا سڵاو دەبێت زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین و کوردیەکەشی زۆر باشەوە خۆی بینن کاک محەممەد سەلامی فۆتۆگرافەر کە هاوڕێیەتی زۆر جاریش هەندێک گرتی ڤیددیۆیش بەیەکەوە بڵاوەکەنەوە ئەمڕۆ لە سۆدە لامەنە بەخێبن سەر هاناخان کوردەکەت زۆر باشە بڵە زۆر سپاس بەسیتر ماوەیەتی بڵام هەر بەردەوام هەوڵ ئەم 5 ساڵ و نیوە کە لێرم 5 ساڵ و نیوە زۆر باش چۆن بۆ کوردستانە هەڵبژاردووی بۆ کوردستان وڵاهی هەر لەوەتەی مناڵ بووم هەر حەزمە کرد لە دەروێ وڵات بژیم هەستمە کرد کە ئەمریکا شوێنی خۆم نییە زۆر هەستم بە مرتاخیم نەئەکرد ئەنجا بۆ ئیش هاتین بۆ ئێرە یەکەم جار لەگەڵ ڕێکخاوەکی بچووک SIL وەک زمانەوانی هاتین بۆ ئێرە. ئێستاش خەریکی زمانەوانیت؟ وڵا ڕێکخاوەکەمان گۆری بە لایف سنتەرێکە بۆ فێرکاری زمانی ئینگلیزی جا دەورەی ئینگلیزیمان هەیە لە بەختیاری هەمووتان بەخێ بن. هاتوانە ڕێکلامێکی باشیشیگە بەڵام کاک محەممەد ماوە چێنێکە خاتوهانا ناسن و هەر ئەو بۆ ئەو مەبەستە کوی کردوونەتەوە لەگەڵ خاتوهانا پێشکی دەستخۆشتان لەکەم بۆ بەرنامە جوانەکەتان ڕاستێکی نزیکی ساڵێکە بێ کۆبوونیەکیان کرد هاناخان جاریوە بوو وەکو فیستیڤاڵ و حەفلەشتی و شتێکی وای ڕێکە خست ئەها بۆ جیاوازی کەلتور و ناسینی خەڵک ئەتر کورتکووە بۆ ئەمریکی خەڵکی بیانی ئەتر لێوەیەکمان ناس نزیکی ساڵەکە بێ ئەنجا پیرۆکێکم بۆ وتم باشە کەناڵ زۆر هەیە بۆ فێربوون لە یوتیوب لە ئینستاگرام پیج زۆر هەیە خەڵک هەشتی تااقەتیشتی دەقلیدی نەماوە ئەنجا کورت کە فێرە بێ چکێ زۆر شت هەموو کەس دەتوانێت ئینستاگرامێدانێ و پێجێدانێ و زۆر فقی پێ نییە بڵ ئەمە کورد ئەیڵێتەوە تۆ بڵێ ئەم شتانە ڕاست بدەتەوە لەوانێوتم ئەگەشتێکی جیاواز پێین بۆ نمونە من بە کوردی قسەکەم هەنەخەش بەنگزی جوان بات و جام ئەم کوردیەکەشی باشە لێم تێ ئەگا ئەو کاتە خەڵک زیاتر سرنجیان ڕائەکێشێ زیاتر حەزەکەم فێری زمان بن جاکامی شەبینەوە فێری کوردی بووە کاتە قورس نییە ئەنجا فۆکەسی شەکەینە سەر شێوازەکانی فێربوونی زمان هەنێ جار ڤیددیۆکەم لە سەرانەگەڵ هاقا چۆن فێری زمان بین ئەوە زۆر گرنگە ئەو کەسە چۆن بیوە فێر بێ شەکانش بە کورتی دانی نوشتی هەزەریاتە لە کوردواری خۆمانە زۆر جار تۆ ئیشێکەکەی کارێکەکەی دەستخۆشیەکە یان ئەڵی دەی بە هیوای سەلامەتی دەی نازم چۆنەوە یەکێک لە ڤیددیۆکان برێکەلێک پێما بەوەی شەکە لە ڤیددیوانەتان کە زۆر پێم خۆشە لێرە ئەگەر بتوانن دووبارەیەکی بکەنەوە هەناخان من ڕوون بۆ بەشدەوی ماراسۆنەکەم. Oh, really? Wow. Break a leg. قاچم بشکیە؟ بۆ قاچم بشکە من یەکەم بم. No, break a leg means good luck. یعنی سەرکەوتوو بی. Yes. یعنی ئەگەر لە فی تەرجمە لە وەرگێڕانی وشەی بیکەی یعنی قاچش یعنی قاچی بشکیە. بەس لە ئەوان یعنی سەرکەوتوو بی. چۆن ئێستا هەنێ ڤیددیۆکشمان هەبوو ها ئەموت وەرە ڕوین سەروپی ئەخۆین. سەروپی یعنی سەری کی ئەخۆین؟ ئەوەی زانی سەری. داواشمان بۆ دووبارەکەنەوە. هەناخان ئیمشەو دعوەتی لای ئێمەی دایکم سەروپی کردووە. Wait, what is she made? سەروپیە. Who's head and foot? نا ئەوە جۆرە خواردنیەکە ینی سەروپیە نییە. سەروپیە خوارد؟ بەڕاستی سەروپیە خۆی؟ من نەم خواردووە بەڕاستی. جارێکیان میوان بووم لە ماڵێک اینجا بەس کاپێکیان دانا بوو بۆی تامی کەم بەس سەروپەی خۆیان نەم خواردووە نەخواردووە. حەزت لە چ خواردنێکی کوردیە؟ وڵا هەموویم هەز لێە هەمووی بەدڵە بەتایبەتی یاپراخ لەگەڵ کفتە ئەنجا هەر برنج وشلە. باشە خۆت فێری خواردنی کوردی کردووە بتوانی ئامادەیەکی تۆ لێنێ؟
زۆر باش نیم جارێ زیاتر هەرچم بۆ ماڵی هاوڕێکانم داوەتم بکەن یان هەرچم باشە هەنا خان پێمان بڵێ لە کوردستان چۆن ئەتەوێ هاوکاری کەسانی نابیست بکەی تۆ لە ئەمریکاوە هاچی بۆ ئێرە چ شتێکت پێ بگەێنی بە کوردانی ئێرە و بە تایبەت بۆ نابیستەکان زۆر سپاس نازم هەستەکەم ئەمە خواستێکە هەستێکە کە خوا هیستۆتە دڵمەوە کە زۆر حازەکەم هاوکاریان بکەم بە شێوەیەک چونکە ئەبینم کە پێویستیان بە ماف هەیە لە ژیان پێویستیان بەوەیە کە دەورەی زمانی ئاماژە هەبێت بۆی خەڵکی ئاسایی وەکو ئێمە فێر بین بتوانین گفتوگۆ بکەین لەگەڵیانە چونکە ئەوەن بەشێکن لە کۆمەلگای ئێمە بەس بەداخەوە زۆر بێجار بێ بەشن بۆ نمونە ئێستا چۆن تێبگەن کە من چی ئەڵم ئەنجا حەزەکەم دەورەمان هەبێ بۆی خەڵک فێر بن اینجا بۆ کەناڵەکەم پێیجەکەم لە ئینستا زۆر حەزەکەم کە نابیستێک ئامادە بێ لەگەڵما ڤیدیۆکان بکەن چونکە بۆ نمونە من لەگەڵ هەمە ڤیدیۆەکەم بێکەوە بۆ ئینگلیزی چونکە من ئینگلیزی ئەزان بەسە بێ نابیستێک یارمەتیم بات بۆی ڤیدیۆ بکەین وڵا زۆر پێیان تۆزێک شەرمنن حەز ناکەن دەربکەن ئیتر کێشەکە ئەوەیە بەس بزانم یەک دوو ڤیدیۆم کردووە کاکزانە بەشداری کردووە زۆر سپاسی ئەەکەم نابیستە لەگەڵ گەشتبینیش کچێکی کەم بیستە ئەنجا بەشداری کردووە پێیان خۆش بوو تۆزێک لەوانێ شەرم بکەن بەڵام هەر پێیان خۆش بوو باش تێڕوانینی دەور و بەر بۆ نمونە شێوازی ژیان هەڵس و کەوتی کورد تۆ چۆن هەڵەسەنگێنی هەڵس و کەوتی کورد پێی چۆنە لەگەڵ مەسەلەن تا چەند هەست بە ئارامیەکی لێرە زۆر باورم پێ بکە پار لە ئەمریکا بووین چەند مانگێک هەموو ڕۆژێک هەر حەزەمەکێت بێمەوە بۆ کوردستان هەستەکەم کە ئێرە بەتاوەتی مرتاخم لێرە خەڵکی ئێرم پێخۆش ئەمەد بەدایک و باو کردووە باڵێ بچوومە باڵێ توانە ئێستاوان هاتوونە تۆ سەردانی توان کردو جا بابانگی دایک و باوکی بەڕێزتکەین بێنە ئێرە سپاسیانەکەین بێنە ئێرە Are you okay with coming? Yeah, okay. نەزم دایکم لەوانێ تۆزێک شەرم بکات بەخێر بێن وەڵکەم زۆر باش ئاژان فێری کوردی خێر بێن My name is Joe, this is my wife Meg, and this is our daughter Hannah. And we love being in Kurdistan. یەکەم جارتانە لە کوردستان بن؟ This is their second time. ئەمە دووەم جاریانە. دووەم جارە لە کوردستان. حەزیان لە کوردستانە پێیان بڵێ؟ Do you enjoy Kurdistan? Yes, very much. بەڵێ زۆر. ئەمە پرسیاری ئەویان لێ بکەی کاتێک تۆ هاتی بۆ کوردستان. When I came here. تێڕوانینی خەڵک لە دەرەوە بیانی لە دەرەوە کوردستان شەڕە جەنگی داعشیایە. So people kind of look at Kurdistan as like a place of war and problems. کاتێک تۆ لێرە بووی ئەوان نیگەران نەبوون. So were you a little worried when I came here? Like yes, Only because we don't speak the language, but the people are wonderful. Yeah. چونکە زمانەکە نازانین بەڵام کە هاتین و بینیمان کە خەڵکەکە چۆنە ئەنجا بینیمان کە چەندێک شوێنێکی زۆر باشە. جا دایک دەیەمەن نیگەرانترە بزانین. Yes, okay. So you look a little more worried. So what do you say? It's fine here. We love it, and we're very glad to see them where they live and feel good about it. ئێستا پێمان خۆشە کە بینیمان لەکوێ ئاژین و چۆنە پێمان خۆشە. باشە ئەمانش بڕێرە نەداوە بێن لەگەڵ تۆیا لێرە چی؟ بڕێرە نەداوە ئەمانیش بێن لەگەڵ. So have you decided to come live here too? وڵا پێم وتووە زۆر چونکە باوکم مامۆستای زانکۆیە وتومە بۆ زانکۆی ئەمریکی کە دێرەیە اینجا وتی لەوانەیە بین لەوانەیە. زۆر باشە. Well, we would totally consider it. Yeah. I'm a teacher. I teach in the university and I teach in the high school and I have a job in the United States. ئێستا مامۆستام لە ئەمریکا ناتوانم ئێستا بم بۆ ئێرە بەس ئینشەڵا لەداهاتوو ئەگەر زۆر خۆشحاڵین کە هاتوون بۆ کوردستان. So happy that you're here. هەناگیان خواردنی کوردستانیان تاقی کردوتە خواردنی کوردی؟ Have you tried any Kurdish food? Yes. I like it. Yes. What have you tried? لەوانەیە نەزانن چونکە هەرەی خۆن یاپرا
برياني شيخ ماشي هر برنج وشلا أو شتاني أم خوارد أنا ما كاتم وكلزانا رخواناني لأن كاك محمد وايا تو راتشي لسر مثلا هاتي هر ورا نزيك شو هر ورا نزيك شو تعزب هذا نشينو الرأي تو شيء لسر كساني بياني نيرة تيروانين يعني أقوى لسر جيان لكردستان بوتي أما أو جۆرە تێڕوانی نەمانداوە بە کەسی بیانی لە وڵاتانی تر تۆژە توانێ مایان بۆ تەرجەمەکە ڕێکی خۆی کێشەکان کێشە لە ئێمە نییە کێشە میدیاکانە دەمەوە بشانێن هەم میدیاکانی ئەمریکاش خەڵکی کوردستان وازان ئەمریکا هەم فیلمە بێنێ وازانوی ئاکشن و شەڕ و شتە کە پێیان ئەڵام باش ئەمریکا چۆنە با بەڵێ ئێرە شار بۆ شار ئەگۆڕێ وەکو ئێرە چۆن وانجا گەڕێکی بۆ گەڕێکی ئەگۆڕێ سەبڕ بۆ ئازاری فەرقیە لەگەڵ توی مەریکا لەگەڵ بەختیارە فەرقی هەیە لەبێش عیدن شتە what TV shows about life we here have a misunderstanding of what life in America is about America has a misunderstanding فۆتۆگرافەریشانەکەی بەڵێ شتانێوانی باشە ئەو شێوازی فێربوونی ئینگلیزیە بەڕای ئەوە شتێکی باشە بۆنە ئەو ئێمە هەستەکەن تارگێتەکە و ئاماجمان کردەوە یەکەم جار وتمانی چاڕەمان نەئەکرد بینەری زۆر بیان خەڵک سێری کار بەدڵی بێ بەڵام کە ئێمە ینی ئاماجی فکر یەکەم جار بە زیاتر بووە کاتێکی خۆش هەروە بۆ خۆشیانی نەبیرمان لە بەناوباک بوون و فۆڵەوەر ئەم شتانمان هەر نەکردوێتەوە بەڵام کە سێرمان کرد خەڵک بەدڵێتی وتم هەم بەتوانین خزمەتی خەڵکیشکەین ئەم کاتێکی خۆشش بەسەرەوە ینی باڕێکی بەحای سیر ناکەم بڵام چەند فۆڵۆرم هەیە چەند کەس وێی هەیە یعنی کە ڤیدۆکەمان دانا سێمانی بینەرێکی زۆری هەیە ینی لە هەنێ سۆشیال میدیا چۆتە 600,000 بینەر یانی یەک ڤیدیۆ ینی خەڵک لە مایەکی کەمە ئەم خەڵکە زیارەت بەدڵێتی شتەکە کۆمنتی باشمان بۆ یعنی زۆربەی کۆمنتەکان بڵم لە 95 هەمی پۆزتیڤ بوو هەمی دەستخۆشی بوو چەنەها نامەمان بوو ئەڵێ بەردەوام بن حەزەکەین ئێمەش ئیسفادەتان لێکەین و بەردەوام بن دایمە چوونەتە بازار ڕەماوەیە بازاڕۆوانیان Have you been to the bazaar? جاری پێشوو کە هاتن بەڵێ بەس ئەم جارێ نا لەبەر باران وشت بەڵام ئینشاڵڵا هەفتەی داهاتوو هەرەچین پێشنیارە بۆکەم سیڤێکمان بۆ بنێرە بیبێ بە وەرگێڕ لێرە ئەو خەینا من لێرە داوا لە ئیداراکەم کە تۆ وەربگرن هەیە وشە بەکارێنی کوردی ئەڵە بە پەروەش من بڕ ئێمە بەکاری نانی زۆر فێری کوردی بۆ ئەم کوردی پەتیت چۆن فێر بووی لە ڕێی هاوڕێکانمەوە یعنی ئەبێ سپاسی ئەوەن بکەم بەڕاستی ئەوەن زۆر حاڵیان یاوە لەگەڵ من و زۆر فێریان کرد و بە شێوەیەکی زۆر جوان سپاسیانەکەم هەر هەمویان زۆر باشە اینجا من مۆبایلەکەم هێناوە هەر لێرە کاکە حەمەد و فۆتۆگرافەرێک ڤیدیۆیەک بکە وەکو ئەو ڤیدیۆانەی کە خۆتانیکەن ئێمە لە پەیجی کورساتیش لە پەیجی کورساتیش ئەم ڤیدیۆ ئەو ڤیدیۆیەکی با فێرکاری بێ با شتێک بێت کە تۆ ببیتە ئێرەوە بزانم ینی تەسویری پێ بکەم بەس بەکاری بێن بەکەهینیشە ڤیدیۆیەک بێت کە هەم فێرکاری بێ فێرکاریی ئینگلیزی یان فکرێکی زۆر باشە با هەردوو دایک و باوکی بەڕێزیشی تیا بێ باشە ئەوانیش بەشداری پێ بکەم بەڵام بەڕێزانم پەیجی کورساتەوە دانی We're going to do kind of like a video like we do on our channel, so I'll be speaking in English. He might ask you something, we'll see. بۆن ئەوان بە غەڵەتی هەکەن لە ئینگلیزیە کامیان بکەین قاچی مریشێک قاچی مریشێک لەم وەرە ڕۆن قاچی مریش بڵێن هاوڕێیان ئێمڕۆزەی چێ خۆین قاچی مریشکە خۆین بۆ نیوەڕۆ Wait, what are you guys doing? قاچی مریشک قاچی مریشک حەزمان مریشکە خۆین Okay, well you eat like the chicken breast, the chicken legs, that's fine. That's chicken leg. Chicken leg. أي خوين. You're kidding. No. How? Oh, I can't imagine that going in my mouth. Chicken legs? They're talking about eating chicken legs. Have you ever had a chicken leg? Mm-hmm. دەستان خۆش بێ. دەستان خۆش بێ. زۆر زیاتر زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ سەرکەوتوو بێ کاتی ترە و لە بڕگەی تریشا لەگەڵتان زۆر سپاس خۆشحاڵین کە ئەمریکیی کورد لێرێ بڵێن ئەمریکیی کوردیان کوردێکی ئەمریکی زۆر بەخێر بێن.